تای ماڵتا. تای ماڵتا هەوکردنێکی بەکتریاییە و هۆکارەکەی بەکتریای بروسێلایە. لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. بە شێوەیەکی گشتی خەڵک لە ڕێگەی خواردنی ئەو بەرهەمە ئاژەڵیانەوە توش دەبن کە کاڵ و خاوەن یان بەباشی نەکوڵێنراون. هەندێک جار ئەو بەکتریایی کە هۆکاری تای ماڵتایە لە ڕێگەی هەواوە یان لە ڕێگەی بەرکەوتنی ڕاستەوخۆ بە ئاژەڵی توش بووەوە دەگوازرێتەوە. ساڵانە سەدان هەزار خەڵک و ئاژەڵ توش دەبن لە جیهاندا. نەخواردنی بەرهەمە ئاژەڵیەکان بە خاوی و دوورکەوتنەوە لە ئاژەڵی توش بوو خۆپاراستن لە کاتی کارکردن لە تاقیگەکاندا ڕێگەن بۆ خۆپاراستن لە تای ماڵتا. بەگشتی ئەم هەوکردنە لە ڕێگەی دەرمانەکانی دژە بەکتریاوە ئەنتیبایۆتیک چارەسەر دەکرێت. بەڵام چارەسەرکردنی تای ماڵتا چەند هەفتەیەک بۆ چەند مانگێک دەخایەنێت و لەوانەیە دووبارە ڕوو بداتەوە. نیشانەکانی تای ماڵتا چین؟ دوای توشبوون بە نەخۆشیەکە ئەکرێ دوای چەند ڕۆژێک یاخود چەند مانگێک نیشانەکانی تای ماڵتا دەربکەون. نیشانەکانی تای ماڵتا نزیکە لە نیشانەکانی ئەنفلۆزاوە. نیشانەکان تا، لەرس، کەمبوونەوەی ئارەزووی خواردن، ئارەقکردنەوە، لاوازی، ماندوێتی و شەکەتی، ئازاری جومگا، ماسولکە، پشت ئێشە، سەر ئێشە. نیشانەکانی تای ماڵتا لەوانەیە بۆ چەند هەفتەیەک نەمێن و دواتر سەر هەڵبدەنەوە. هەندێک لە خەڵکی تای ماڵتای درێژخایەنیان هەیە. تەنانەت دوای چارەسەر وەرگرتنیش نیشانەکانیان بۆ ماوەی چەند ساڵێک هەر تێدا ئەمێنێت. کەی سەردانی دکتۆر بکەین؟ ئەگەر هەستت بە بەرزبوونەوەی خێرایی پلەی گەرمی جەستە و ئازاری ماسوولکە و لاوازی کرد، یان ئەگەر تای بەردەوامت هەبوو سەردانی دکتۆر بکە. ئایا تای ماڵتا لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە؟ تای ماڵتا بە شێوەیەکی گشتی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ناگوازرێتەوە تا ڕادەیەک دەگمەنە. بەڵام لە چەند حاڵەتێکدا دایکان لە ڕێگەی شیرپێدانەوە منداڵەکانیان توش کردووە.